خوان پیدرۆ فرانکۆی تەمەن 33 ساڵ خەڵکی مەکسیکە بە سەنگترین پیاو لە جیهاندا کێشەکەی 595 کیلۆیە هەر خۆشی لەو باوەڕدایە کە لە جیهاندا کەسێکی بە کێشتر لە خۆی نابینێت. زۆر نەشتەرگەری کەمکردنەوەی کێشی ئەنجام داوە بەڵام بێسوود بووە. ئێستا لە پرۆگرامی کەمکردنەوەی کێشدایە لە ڕێی خواردنەوە بەڵام بەس نییە بۆ نیگەرانیەکانی سەبارەت بە ژیانی. پێش ئەو نەشتەرگەریەی کە لە مانگی پێنجدا بووی ئەنجامدرا 175 کیلۆی لەدەست داوە. بەڵام فرانکۆ لە هەموو ژیانی خۆیدا شەڕ دەکات دژی قەڵەوی. مەترسی لەسەر تەندروستی و نەخۆشی شەکرە و کاریگەری لەسەر ڕاوەسانی ئەندامەکانی لەشی ئومێدەوارە ئەم نەشتەرگەرەی کۆتایی ژیانی ڕزگار بکات.